ڕخنەکانی ئاواتە مەخمەڵیەکان ئەڵێت ئەم بەرهەمە ڕخنەی ئەوەی لێ ئەگرێت کە میوزیسیان و ئامێری جیاواز بەکار نەهاتووە وە ساوندی فێکتیش زۆر بەکار هاتووە. تۆ وەڵامت چێ بۆ ڕخنەکەی؟ وەڵام منی شەو شتانە بخوێندەوە، بەڵام ئەمەم لەگە دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە کردووە. دکتۆر عینجین سەگرمەش خۆتان نەزانن ئێستا سەرۆکی بەشی موزیکە لە زانکۆی سلێمانی. ئەو ئەبێ ئەو پرسیارە زیاتر ئەو وەڵامی بداتەوە، چونکە کاری من نییە. ڕاستە ساوند ئەفێکت و شتوایە هین بووە، دوایە بۆ ئەو چ ئامێرێکی بەکارهێناوە بەکارنێناوە دیسان هەموو ئایدی خۆیەتی. بەڵام بەلای منەوە ساوند ئەفێکتەکان من ئەوە نازانم، ئەو چونکە کاری من نییە ڕاستی، شتێک تەکنیکیە. بەڵام ئامێرەکانی کە لەو گۆرانیە بە کارهاتوون بەڕای منەوە، چونکە ئەو ڕێی منیشی وەرەگرت کاک عەبدوڵڵا. من خۆم ئەسلێکە چۆنە، چونکە ئەم گۆرانیە بە ئەسڵ فەڕەنسیە، فەڕەنسی سەردەمی باڕۆک، سەردەمی باڕۆکیش لە مێژووی کولتوری ئەوروپا خۆتەزانانی ساڵی 1970